بەڵێ قارون لە قەومی موسا بوو، لە خزمانی موسا بوو، لە شۆڕش جێڕانی دوێنێ بوو، بەڵام فەبەغا عەلەیهیم ئێستا کە گەیشتە سەروەت و سامان و پێگە و ناو و ناوبانگ خزمەکانی خۆی نەناسی، موسای نەناسی، لێیان هەڵگەڕایەوە. پەروەردگار فەرمووی ئین قارون کان من قومی موسى فبغى عليهم. موسى لە خزمان و کەسەکانی قارون لە خزم و کەسەکانی موسا بوو، بەڵام فبغى عليهم لێیان هەڵگەڕایەوە. وآتيناه من الكنوز ما إن مفاتيحه لتنوء بالعصبة. هۆکاری هەڵگەڕانەوەکەی هۆکاری ئەوەی کەوا بوو بە کەسێکی ستەمکار، بوو بە ناحاز، دوێنێ دۆست و پشتیوانیان بوو. ئەمڕۆ بۆتە دوژمنی گەل و هۆزەکەی خۆی، هۆکارەکەی ئەمە بوو. پەروەردگار تاقی کردەوە، دەفەرمێ ئاتەیناه و پێمان بەخشی من الكنوز لە گەنجینەکان. کنوز بەڕێزان جەمعە، بە زاراوەی ئەمڕۆ بە دەیان کۆمپانیای هەبوو، بە سەدان کۆمپانیای هەبوو. وآتەیناه من الكنوز ما إن مفاتيحه کە کلیلەکانیان، مەفاتیحیش دووبارە جەمعی میفتاحە، بەس کلیلی خەزیانەکانی، بەس کلیلی قاسەی پارەکانی لەتەنوء بالعصبة أولي القوة، چەند پیاوی زۆر بەهێز و پاڵەوان بەس کلیلەکانیان بە ناڕەحەتی بۆ هەڵدەگیرە. یعنی ئەوەندەی قاسە هەبوو، هەمووی پڕ لە زێڕی سوور و زیوی سپی بوو، ئەوەندەی کۆگای پڕ لە ئەشیا و بازرگانی هەبوو، ئەوەندەی کۆمپانیا و شەریکات هەبوو، گروپی کۆمپانیاکانی هەبوو، بە سەدان زیاتر بوون، بەس کلیلەکانیان بە چەند کەسی زۆر بەهێز و بەتوانە بە ناڕەحەتی هەڵدەگیران. ئەگەر ئەمڕۆ بێ ئەتوانی بڵێ ئەوەندە قارون دەوڵەمەند بوو، ئەوەندە خاوەن سەرمایە بوو، بەدەیان کەس لە ئەندازیاری کۆمپیوتەر و شارەزای ئایتی سەریان دەر نەدەکرد لە داهاتی بێشماری ئەم سەرمایەدارە. ئەوەندە خەریک دەبوون بۆیان یەکلایی نەدەبەوە چەندی سەرمایە هەیە لە شوێ داهاتی دێ. بۆیە ئەو کلیلانەی ئەو زەمەنە وەکو کۆمپیوتەرەکانی ئەم سەردەمە لێک دەدرێتەوە. واتە ئاماژەیە بەوەی بێسنوور دەوڵەمەند بوو. بەڵام قارون خۆپەرست و خۆ بە گەورەزان و پۆزاوی و بێخێر بوو. ئەمە گرنگە، ئەوە ناڕەحەت نییە، ئەوە حرام نییە کە تۆ چەندە دەوڵەمەند بی. ئەگەر بە ئەندازەی قارون سەروەت و سامانت هەبێ، کلیلی گەنجینەکان و قاسەی پارەکانت بە چەندین کەس هەڵنەگیرێ، بەدەیان کەس خەریکی حساب و کتابت بێ، بەس ئەم سیفەتانت تێدا نەبێ دەوڵەمەندی بە ڕەحمەتی، دەوڵەمەندی بەرەکەتی خوایە. قارون ئەوەی کە پێی لە ناوچوو، ئەوەی کە دەوڵەمەند ناشرن و بەدبەختی دنیا و قیامەت دەکا، خۆپەرست و خۆ بە گەورەزان و پۆزاوی و بێخێریە. إذ قال له قومه لا تفرح إن الله لا يحب الفرحين. إذ قال له قومه، ئەوانەی بەڕاستی خزمی بوون، ئەوانەی بەڕاستی دڵسۆز و برادەری دوێنێی بوون، چوونە لای پیان ول لا تفرح. ئالێرەدا قورئان پێمان دەڵێ ئەمە خزمە، ئەوە کەسە، ئەوە هاوڕێی دڵسۆزە کە لە کاتێکا تۆ لاڕێ دەبی، لەو کاتەدا کەلا دەدەی، لەو کاتەدا کەوا ڕێگا ڕاستەکەت بزر کردووە، لەو کاتەدا کە لە خۆت بایی دەبی، لەو کاتەدا کە پۆز لێ دەدەی، لەو کاتەدا کە دەتەوێت خوێنی فەقیر و هەژار بمژی، ئاگادارت دەکاتەوە. ئەڵێ ئاگادار بە ڕێگاکەت هەڵەیە، ئاگادار بە عاقیبەتت بەخێر نابێ. بەڕێزان، ئەمانە قەومن، ئەمە خزمن، ئەمە دۆستن، ئەمە هاوڕێ ڕاستەقینن، نەک ئەو کەسانەی کە بۆ مەسلحەتی خۆیان، بۆ ماستاوچێتی، بۆ وەرگرتنی پۆڵ و پارە، بۆ ئەوەی لە دەورت ئیسیفادە بکەن و سوودمەند بن، هەر چەپڵەت بۆ لێدەن، هەر دەستخۆشی لێ دەکەن، هەر بە قوربانت دەبن، هەر دەڵێن ئافرین. وەکو قەومەکەی هێندێک لە قەومەکە دەیانوت یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون إنه لذو حظ عظیم. ئای خۆزگەمان بە قارون، خۆزگەی ئێمە ژۆک ئەو سەرمایەدار بووینایە. بەڕاستی قارون کامەرانە و بەڕاستی بەختی هەیە. خۆزگەمان بە خۆت، چەپڵیان بۆ لێ دەدا، دەستخۆشیان لێ دەکرد، بە دووی دەکەوتن، حیمایەیان دەکرد. بەڵام نە، دڵسۆزەکان، خزمە ڕاستەقینەکان، زاناکان، داناکان
تێگەیشتوەکان دڵسۆزەکانی قاڕون، دڵسۆزەکانی خاک و نیشتیمان، دڵسۆزەکانی گەل و میلەت ئەوانن کە پێیان ود لا تەفرەح، دڵخۆش مەبە بەم کارانت، بەم پۆز لێدانت، بەم خۆنواندنت، بەم دڵڕەقیەت، بەم بێبەزەیەت، بەوەی هەر پارە لەسەر یەکدادنەی، هەروە ئەزانی بەجێی ناهێڵی، بەوەی هیچ خێرێکت نییە بۆ کۆمەلگا، ژەهر دەڕێژی، شەکر نادەی بە خەڵک، شیرینی نادەی، تاڵی بڵاو دەکەیتەوە. پێیان ود لا تەفرەح ئین الله لا يحب الفەریحین. خوای پەروەردگار ئەڵڵا سوبحانەه وتەعالا ئەو کەسانەی خۆش ناوێ کە لەسەر گریانی خەڵک پێدەکەنن، کە لەسەری فەقیر و هەژار کۆشکی دەسەڵاتیان بنیات دەنێن، ئەو کەسانەی پەروەردگار خۆش ناوێ کە بە زەبوونکردنی خەڵک پۆست و پلێوپایی خۆیان بەرز دەکەنەوە، قاسە و کاسەی خۆیان پڕ دەکەن لە نانبڕین و قوتبڕین و موچەبڕینی خەڵکیدا. پێیان ود وا مەکە ئەی قاڕون، تۆ دوێنێ لەگەڵ ئەم خەڵکەدا بووی، تۆ دوێنێ لەگەڵ قەومی موسادا بووی، تۆ خزمی موسا بووی، تۆ دوێنە ڕەخنە لە دەسەڵاتی فیرعونی دەگرت. ئێستا معقولە خۆت وابی لا تەفرەح، کوڕە ئاگاد لە خۆت بێ، دڵخۆش مەبە پێی، خوای پەروەردگار ئەو کەسانەی خۆش ناوێ. قەوم و کەس و برادری دڵسۆزی دوێنێی وتیان لا تەفرەح، بەڵام پێشیان وت چی بکە باشە. ئەم دەرسە لە قورئانە بەڕێزان فێر بین، ئەم دەرسە لە قورئانە پێمان دەڵێ هەر کاتێ ویستت دەرگایەکی خراپەدا بخەی لەسەر خەڵکی، یەکسەر چەند دەرگای چاکەیان بەڕوودا بکەوە، هەر خەریکی لەعنەت ناردن مەبە، خەڵکی فێرکە بەچی لەو تەوقی لەعنەتە ڕزگار دەبن. ئەمە پەیامە، یعنی بە کەسێک دەڵی ڕێگاکەت هەڵەیە، هەر بەوەندە وازی لێمەهێنە کە ڕێگاکەت هەڵەیە، ڕێگەی ڕاستیشی نیشاندا. بە کەسێک دەڵی بە پیاوێک، بە کوڕێک، بە کچێک، بە ئافرەتێک دڵی لەعنەتی خوال لێبێ، چونکە ئەم کارە لەعنەتی خوا و پێغەمبەری لەسەرە، قسەکەت ڕاستە، بەڵام پێی بڵێ چۆن تەوقی لەعنەت و نەفرەتی خوا لە گردنی خۆت دەکەیتەوە. ئەگەر ئەم ڕێگایە من ڕێژە و هەڵەیە پێت دەقێتەوە بێدەست و قاچت دەکا، وەرە ئەم ڕێگایە ڕاستەقینەیە. ئەگەر ئەم تونێلە ئەو سەری داخراوە و تاریکە و پەشیمانیە، وەرە ئەم ڕێگایە بگرێت و هەر دەبێ بڕۆی. لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر، ژیان یان دەبێ بڕۆی یان بکشیتەوە، ژیان وەستانی تێدا نییە، یان بەرەو پێشچوونە یان دۆڕان و پاشەکشەیە.